لە ناو چەدابڕاوەکانی سنووری مۆسڵ بە تایبەت ئەو شوێنانەی هێزەکانی پێشمەرگە کۆنتترۆلیان کردوتەوە هاو شێوەی شار و شارچکانی هەرێمی کوردستان پێکاتەکان بەشداری پرۆسەی دەنگدان بۆ ڕیفراندۆمیان کرد. ئەم وەکی خەڵکێ باشی کوبارزانێ ئەم هاتیە بنگەهێ دەنگدانێ مە دەنگێ خۆدا بۆ بەلێ بۆ کوردستانە سەر بخۆ ئەم حسکەین کوردستان ئەمە بتە دەوڵەت بقووەت خەلکێ باشی کوبارزانێ هەموو هاتنە دەنگدانێ. ئەو ئاوارانەی گەڕاونەتەوە سەر ماڵەکانیان لە ناوچەدابڕاوەکانی سنووری مۆسڵ ژمارەیان 321,000 کەسە. کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکان 141 بنکەی دەنگدانی لە شار و شارچکانی ناو چەدابڕاوەکانی سنووری مۆسڵ بۆیان کردبووە. مە بەهۆریە هەیە بڕاستی هەکە کوردستان بوو دەوڵەت ئینشاءالله ئەف فەرمانە بسەر ئێزیدیە بسەر هەمی ئەقەلیاتە دەستەکەن جارەکە دی ئینشاءالله جارەکە دی بسەرمە نایێت چەنگو دێبێتە دەوڵەتەکە مافی مرۆڤە ئەمە بیتکەن بیت تشتی تەڤاڤەندە ساڵە ئەوە تێتە بیرا من هەتانۆکەژی ئەم کومواطن دەرەجە سێنە الڤێ عێراقێ vêje divêt em bîne dewlet û halê me bi halê me alemê alay me l'Umma Mutehîde hebir ka careke dî ev kafir ev karî seb ser me dayînan em talan kirîn em wêran kirîn kîçet me birin namûsê me şikand. لە پرۆسەی دەنگدان بۆ ریفراندۆم لە ناو چەدابڕاوەکانی سنووری مۆسڵ ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان ناویان لە تۆماری دەنگدەران نەبوو نەیانتوانی دەنگ بدەن. ئەم هاتنە دەنگدانێ و ناوێ من نەیمەوجودە مەگۆ ئەم لازم دەوڵەتە کوردی چێبێت و ئەمش دەستێڤان داعشێت کافر ئەم خلاص بن و هەکە ناوێ من هەبێت و نەبێت هەر دێ دەوڵەتە کوردستان دێ چێبێت. کۆمیسیۆن بۆ ئاوارانەی نیشتەجەی کەمپەکانن تا ئێستا نەگەڕانەوە ناوچەکانیان کە ژمارەیان 187,000 کەسە لە 36 کەمپ نیشتەجێن 59 بنکەی دەنگدانی بۆیان کردبووەوە ئەوانیش ڕێژەیەکی زۆریان بەشداری پرۆسەکەیان کرد. لە سنووری مووسڵ ئەو ناوچانەی هێزەکانی پێشمەرگە کۆنتترۆلیان کردوتەوە پێکاتەکان بەشداری پرۆسەی دەنگدان بوون لە ریفراندۆم بەڵام ئەو ناوچانەی کوردستانین و لە ژێردەستی هێزە عێراقیەکانە دانیشتوانەکەی نەیانتوانی بەشداری پرۆسەکە بن تەنها لە دوورەوە سەیری پرۆسەکەیان دەکرد. گەیلان بۆتانی کورسات نیوز شارۆچکەی باشیک.